بینەرانی عزیز لەرکوێکن سڵاوتان لێ بۆم کاتتان باش ئێوارە سلێمانیتان پێشکەشەکان بە میوانداری دکتۆرە چیمە ساڵح کە بەڕێزیان مامۆستای زانکۆن پسپۆرن لە تەندروستی کۆمەڵ و خۆراک بۆ ئەم ڕۆکسە باسەکەین لەسەر گەدەیەکی تەندروست لە ڕەمەزاندا. دکتۆرە بەخێربێ. سپاس دەکەم، سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانیشمان، هیوادارین گفتوگۆیەکەمان بەسوود بێ و بێتەمایەوەی کە قازانجی لێ بکەن. ئیشەڵڵا. زۆر سپاس دکتۆرەگیان. دکتۆرە سەرەتا با لە تەوەری پرۆگرامەکەەوە دەست پێ بکەم زام ئێمە چۆن بتوانین ببین بە خاوەنی گەدەیەکی تەندروست، ئەو کەسانێکن کە گەدەیەکی تەندروستیان هەیە و ئەو کەسانێکن کە گەدەیەکی ناتەندروستیان هەیە. ئێمە زۆر جار ینی هەندێک کەس هەیەڵێ ئەم خوارد ناخۆم، من ئەوە خۆم و ئەوە خۆم. ئێمە چەندێک دروستە کە ئێمە شتی باش بخۆین، ئەوەنەش دروستە کە ئێمە گەدەیەکی تەندروستیان دەستگای هەرسێکی تەندروستمان هەبێ. دەستگای هەرسی تەندروستیش بەچی ئەبێ بۆ ئەوەی ئێمە هەم لە ڕێگەیەکەوە بە خواردنەکان هەم ئەو شتە ینی ئەو عادەتە خراپانی کە ئەکرێ ڕۆژانە ئەگەر بیکەین بە دوو بەشەوە لە بەشی ئەو شتانە چیە کە زیان بە گەدەمان ئەگەینێ و بە تایبەتی ئێستا لە کاتی ڕەمەزانە کە ئەو کەسە 12 یان بیان 15 سەعاتە هیچی نەخواردووە، سەرەتا دەست پێەکە بە پەرداخێک شەربەتی سارد یان ئەوە تا بە پەرداخێک ئاوی سارد ئەبێ ئەو ئاوەی کە هەڵی ئەبژێری بۆ ئەوەی گەدەیەکی تەندروستمان هەبێ. تۆ کە ساردەکەی ئەو خواردنە ساردەی تێەکەی یەکسەر گەدە کرژە بێ، ئەم کرژەی وای لێکە دوایی نەتوانێت خواردن هەرسکە. لەبەرەوە ئەبێ ئێمە سەرەتاکەی دەست پێ بکەین بە خواردنێکی گەرم یان ئەوە تا خواردنێکی مەسەڵەن ئاوی بەلوعە. زۆر باشواتە سەرەتای شکاندنی ڕۆژووی هەر ڕۆژوانێک کە بێوە ڕۆژەکەی بشکێنێ بەچی بێت سەرەتا بە ئاوی سادیاخۆ بە هەر شلەیەکی سار دەست پێ نەکات، دەست پێ نەکات بە هیچ جۆرێک. ئەبێ ئەگەر هەتا بتانی شتەکە گەرم بێ، ینی ناگەرمی ینی شلەتێن بێن، بەڵێ شلەتێن بێیان ئاوی بەلوعای ئاسایی کە ئێستا لە تەنکیەکانمان کە وەری ئەگرین لە پلەی گەرمی ژوورەکەیانە بەوە بشکێنرێ. ئەمە ئیتروا ئەکا کە گەدە ئەو ینی ئەو کرژی تیا دروست نەبێ. زۆریش نەخورێ ئاو ئەگەر هەڵە نەبم دکتۆرە، ینی یەک دوو قۆمیارەوە ئەتوانی تا پەرداخێک ینی پەرداخێکی ئەوەنە کە 200 ملی ئەتوانی ئاوەکە بخورێتەوە. دوایی ئەو کەسەی کە حەزی لە خورمایە ئەتوانێت دەنکی خورماش بخوا، دوایی هەستێ بچێ نوێژەکەی بکات، نوێژەکەی بکات تا نوێژ ئەکرێت و تۆزێک دوعاکەیت لەسەر بەرماڵ و ئەمانە تقریبان چارەکێک نی سەعاتیەوێ ئەنجا بیتەوە دەست بکەی بە خواردن بۆ خواردنەی کە ئەتەوێ بیخۆی. خواردنەکانیش کە خطوەی دووەم کەواتە وتمان یەکەم ئاوەسار دەکرێت، دووەم دەست پێکردن بە سوپێکی گەرم یان هەر شتێکی کە بەڵام بە مەرجێ ئەم شۆربایی کە دروست دەکرێت ئەبێ شۆربایەک بێ خواردنی تیابێ، نەک زۆر جار هەیە لە بازاڕا بە نیشاستە بە ئارد یان بەم تامانەی کە لە بازاڕا هەیە تام و خوێیە هیچ شتێکی یعنی تەبیعی تیانە، خواردنی تیانە، سەوزەڵاتی تیانە، بەمانە دەست پێ نەکرێت. ئەبێ بە سەوزەیەکی یان بە شۆربایەکی تەبیعی کە خانمەکە خۆی لە ماڵەوە دروستی کرد بێ. چی بخۆ ئەو شۆربایانە چین دکتۆر؟ عادەتەن لای خۆمان لە کوردستان نیسکێنە زۆر ئەخۆین، زۆر باشە. چی بۆ زیاد بکرێ، مەسەلەن چیتر بکرێ بە سوپ، ئەتوانرێ گێزەری بۆ زیاد بکرێ، ئەتوانرێ کەرەوزی بۆ زیاد بکرێ کە کەرەوز خواردنێکی زۆر بەسوودە، ئەتوانرێ کە لەرم قڕنابیت، ئیتر سڵق، سپێناخ، یعنی ئەمانە هەمووی سەوزەکانە ئەمانە بکرێ، ئەوانە بکرێنە ئاوە و نیسکەکەشی ئەگرتیا بێ. هەروەها پاقلەمەنیەکان، لۆبیا، ماشەکان، ماشی سەوزمان هەیە، ماشی ڕەشمان هەیە، ئەمانە کە بکرێ بە سوپ، بەڵێ وەکو سوپ بخورێتەوە کە ئەمەش یارمەتی تەیە کە گەدەیەکی تەندروستت هەبێ، ینی ئێنەکە هەرز ینی جوینیشی زۆر ناوێ ئەمانە. چون دکتۆرەگەر هەڵە نەبم هەمیشە بازەوە کردن کەرەوز کە سوپەکە ئامادە کرا نەکوڵێنرێ ئەڵەن باشترە، هەر بە سەوزی بشۆرێتەوە ورد کرێ و ئەتوانرێت لە کۆتایی کە سوپەکە من ئەمەوێ دایگرم ئەو کاتە وردی بکەم و بیکەمە ناو، یعنی هێشتا ڕەنگە سەوزەکەی هەرتێوە ڕاستەکە ئەمە بەڵێ ڤایتامین سیەکی زۆری تایە، یعنی ڕیشاڵەکانی تایە کە باشترە ینی لە کۆتاییە بکرێتە ناو شۆرباکەوە. ئەمە شۆربا. دوای ئەوە ئێمە ئەو شتە ئەو خواردنانەمان هەیە کە
تەندروستی یعنی بۆ گەدەمان باشە ئەو بەکتریا تەندروستانەی کە لە گەدەمانە هەیە زیادی بکەین. ئێمە دوو شتمان هەیە، بەکتریاکانمان هەیە زیادی بکەین، دووەم بەکتریاکان خواردنیان پێ بدرێ. ئەگەر بچینە سەر ئەوەی یەکەم جار کە چۆن خواردنەکان ئەو خواردنانەی کە بەکتریا زیادەکات لە گەدەمانە، خواردنە یعنی ماستیا ئەوانەی کە فەرمنتد ئەیکرێ، یعنی ئەها سرکەمەنیەکان، یعنی ئەوانەی کە خۆی سرکە ترشێمەنیەکان بەڕاستی بۆ کاتی ڕەمەزان باش نییە، یعنی شتێک کە ترشی و ئەوانەی هەبێت، بەڵام بۆ کاتی تر ئێمە ئەتوانین ئەوانەی بەڵام بەمەرجە سرکەکە نەکوڵێنرابێ. سرکە ئەگەر کوڵێنرا ئەو بەکتریا تەبیعیانەی کە تایەتی ئەمرێ. عادەتەن بۆ هەندێک پەنیر سرکە خۆی پەنیرە بەتەمەنەکان ئەوانەی کە ماوەیەکدا ئەندرێ، ئەمانەش دیسان بەکتریایەکی باشی تایە. ئەو دۆیی کە لە مەشکەیە دروست ئەکرێ، ئەمانە بەکتریایەکی باشیان تایە کە ئەتوانی سێ و بەکتریای تەبیعی تایە، مۆزی پێنەگەشت و ئەمانە بۆ خواردنەکانیشیان ڕیشاڵەکان، ئەو خواردنانی کە ڕیشاڵیان تایە هەمویان ڕیشاڵەکان، بۆیە هەر کەسێک کە ئیخوا ئەڵێ هەستەکەم ینی ئەبێ بەغازات، چونکە خواردنێکی چاکی بەکتریاکانە لە ناو ڕێخۆڵەکانمان. واتە ئەو غازاتی کە دروست ئەبێت زیانێکی ئەوتۆینە ئەو کەسێک کە ڕانەهات بێ، بۆیە یەکەم جار کە ڕیشاڵ هیچ ڕیشاڵ ناخوارد کە لە ڕیشاڵەخوا هەستەکە غازاتی بۆ دروستە بێ، بەڵام کە ڕێخۆڵەی ڕاهێنا بە ڕیشاڵەکان ئەتوانرێت بە کەم دەست پێ بکرێ و هێواش یعنی ڕیشاڵەکان زیاد بکرێن. کەواتە دوای ئەوەی کە شۆرباکەمان خوارد زەڵاتە و سەوزە. باشە، پێشەوە دکتۆرە عەفو پێشێ چینە لای زەڵاتە و سەوزە، پێم خۆشە باسێکی شەربەتت کرد. پێم خۆشە لەسەر شەربەت، لەسەر ئاو، لەسەر چا، لەسەر مەسەلەن دۆ، لەسەر ئەو خواردنەوەکان شتێکم بۆ باسکی بزانم تا چەند مەسەلەن زەرورە ئەو شتانە بخورێت لە کاتی ژەمەکەیە بخورێ، خۆت پێش ئەوەی بڵێن کە ڕۆژۆکە ئەشکێنی یەکسەر بیخۆیت، چۆن بخورێت؟ ضرورە ئەمە کە لە ڕەمەزانە بەداخەوە زۆر کەس هەیە، زۆر جار هەیە بینیمانە و توێتی ئەمە کەلتورە و ئەمە عادەتە و هیچ کەلتور نییە. خواردنەوەی شەربەت بە تایبەتی شەربەتەکانی کە ڕەنگی دەستکردی تایە بەداخەوە کە ئێستا هەمووی وایە، بەڵێ شەکرێکی زۆری تێ ئەکرێ لە ناو ئەو پلاستیکەیەدا ئەنرێ، هەندێکیان هێلی مندۆزیشی تێ ئەکرێ بۆ ئەوی تامی خۆشتر بێ، ڕەنگ و موادی کیمیاوی تێکرێ بۆ ئەوی تۆزێک یعنی چڕی باتێ، چڕی شەربەتەکە زیاتر بێ، کە ئەمانە هەمووی زیانێکی زۆر بە تەندروستی گەدە و بەکتریاکانی ناو لەشمان ئەگەیەنێ کە نابێ بە هیچ جۆرێ بخورێ. حتا میوەکان لە کاتی ژەمان نابێ بخورێ، ئەبێ میوە بخرێتە 2 سەعات و میوەش حتى میوەشت بەتەنیا، ینی حتا میوەی فرێشیش نابێ بکرێ بە ئاو، باش ئەو نابێ بکرێ بە شەربەت. دکتۆرەوەی میوەکە پێم خۆشە باسی چا بکەی لای ئێمە لای کوردەواری خۆمان چا بۆ بە بەشێکی گرنگ، ینی میوانی بە چاوە بەسراوەتەوە دوور بخوات تەعزێر بە چاوە بەسراوەتەوە، ینی ئەچی بۆ ئاهەنگی شتێرەکێک لەو لاوینێکی داناوە هەر چاخوا، ینی بزانم چا لە کوێی مەسەلەن ڕۆژ و شکاندنە پێش بەرنامە ئەو کاکەیە باسی کردکەوتی من دایکم لای محەزەکە مەسەن ڕۆژوەکەی بە چا بشکێنێ، زەی چاکە چۆن بێک ئەگەر خراپە خۆی باش نییە بە چا بشکێنرێ، ئەبێ بە ئاو بشکێنرێ، بەڵام وەک ئەوەی کە باسی کرد ئەڵێ زۆر ڕوونە، ینی و شەکریشی پێوە ناخوا تا حدێ ئەتوانین ئەمە بڵین زیان ناگەینێ ئەگەر بە فەورین نانی لەگەڵا نەخورێتەوە. بەڵام ئێمە باشترین کات بۆ چا هەڵبژاردننی چا ئێمە ئەبێ 2 سەعات بێ دوای نان خواردن کاتێک کە نانەخۆین، لەبەرەوە باشترە لە ڕەمەزانیشە لە هیچ خێزانێکی کووردا. بەڵێ ئەوە جێداخە ئەتوانرێ ئەگەر یەکێکش حەزی لە چاکرد چای تر ئەتوانرێ هەڵبژێرێ، مەسەلەن چای نعنا، ئێستا نعنایەکی فرێش بیکەرە ناو قۆریەکە و ئاوی تێکە ئەو کاتە ئەتوانی حتا یارمەتی هەرسکردنیشەیە تۆوەکو چایەک بیخۆی بەمەرجە شەکریشی لەگەڵا نەبێ. بەڵام ئەوەی کە تۆ مباشەرەتەن نانەکە ئەخۆیت و یەکسەر چاکە ئەەکەی بەسەریا، ئەم چایە هەم ڕێگری لە هەرسکردنی کالسیۆم و ئاسنەکە کە ئەخورێ، هەم ترشێتێکی زۆریشی تایە کە کێشە بۆ گەدە و بۆ دیوارەکانی
گەدە دروستەکە لەبەرەوە تەندروست نییە لە کاتی یعنی ڕۆژوەکە ئەشکێنی یەکسەر بە خێرایی چاکەشی بەسەرا بکرێ ئەبێ بە هادئی خواردنەکە زۆر بە هێواشی بوو جوورێ بخورێ کاتی بدرێتێک کە لێ بوویتەوە 2 سعاتێک ماوەی بۆ دابنرێ ئەنجا ئەو کاتە چا بەکار بهێنرێ. زۆر باشە دکتۆرە با بێنە سەر ژەمی سەرەکی. ژەمی سەرەکی مەسەن سوپەکەمان باس کرد ئاومان باس کرد کە ئەمانە مەسەن بۆ ڕۆژ و شکاندن یاخود بۆ ئیسراحەتێکی مەعیدەیە دوای ئەوکە نوێژ ئەکرێت و دانیشینەوە مەسەن بۆ ناخواردن مەسەن ئەو ژەمە سەرەکیەکەی ئێمە مەسەن هەمیشە برنج شلا ئەو خواردنانی هەنێ خواردنی تریش هەیە کە هەر بە برنج دروست دەکرێت بۆ نمونەیە پراخە کفتێ ئەمانە هەر برنجی تیا بەکاریە کوبێ ئەمانە هەر برنجی تیا بەکاری عادەتەن ئێمە برنج و شلە و گۆشت و مریشک هەمیشە مەسەن ژەمی سەرەکی خواردنەکانمانە ئەمە چۆن بخورێت مەسەن گۆشت و مریشک لەکوێی سفرەکانمانە بێت مەسەن زیانی هەیە ئیسیفادەی هەیە ئەو زیان و سوودانە چین کە مەسەن لە ڕەمەزانە مەسەن زۆر بخورێت کەم بخورێت خۆی کە ئەڵین گۆشت هەموو جۆرەکانی گۆشت مریشک ماسی ئەمانە ئێمە بەڕاستی ئەگەر سەیری سفرەی کورد بکەین سفرەی خۆمان بکەین پرۆتینی زۆر کەمە پرۆتین زۆر یعنی ئەها احتیمام ئێمە ئەمانەوێت دائیمە برنج بێت مەسەڵەن شتەکان بێ بەڵام زۆر گوێ ناینێ بەڵام پرۆتین زۆر پێویستە پرۆتینی ژەبێ بە 2 بەشەوە پرۆتینی حیوانی کەوتمان گۆشتەکانە ئەوەی کە لە ئاژەڵ دەستمانەکەوێ پرۆتینێکی ترمان هەیە کە نەباتیەکانن یعنی ڕوەکیەکانە کە بریتە لە پاقلە فاستۆلی یعنی دوولەپەکان ماش و ئەمانە کە زۆر پێویستە کە زۆر کەمە یعنی ئێستش زۆر ماڵەیە ماشی سەوز و ماشی ڕەش و ماشی سپی و ئەمانە زۆر کەم لەسەر سفرەکان بەکارێنرێن کە پێویستە لەسەر سفرەکانمان هەبێ یعنی یاوەکوش لە بێ یا ئەتوانێت هەرزەرد بکرێ و تێکەڵی زەڵاتە بکرێ کاتێکە کە زەڵاتە ئەکرێ و لەگەڵیشە ئەتوانێت زەیتی زەیتون بکرێ حتا بۆ ژەمێک ئەتوانین ئێمە ژەمێک بێنین زۆر تەندروست بەڵێ ژەمێکی زۆر تەندروستمان کە ئێمە قاپێک بێنین چەند نوع سەوزەمان هەبوو هەموو کە لەرم قەڕنابی دێک و بتمان گێزەر هەر شتێکی کە تێکەڵی ئەەکەین بەیەکە سپێناخ سەوزەکان کەرەوز پرۆتینێکی زۆر باشیشی تایە تێکەڵ بکرێ 2 کەوچک زەیتی زەیتونی تێ بکرێ و ئەتوانرێ ماش پاق لە فاستۆلیا یان هەر پارچێک 2 پارچە گۆشت یا مریشک یا ماسی تێکەڵ بکرێ و لەگەڵ یا دانیشتێ بخورێ بریتە لە ژەمێکی پڕ لە هەموو شتەکان چونکە ئێمە ئێستا لە جیهانە سیستەمێکمان هەیە سیستەمی نیوە و چارەکی پێڵێن ئەم نیوەی خواردنەکانمان کاتێک کە ئێمە دائەنیشینە سفرە قاپەکە جیاکەرەوە نابێ لەسەر بەکراوەیی لەسەر بەلەمنان بخۆی تو ئەبێ قاپ جیاکەیتەوە ئەمەنە بە چەندێک تێرە خۆی باششکر ئێمە ئەومانەیە لە کوردەواری خۆمانە ئەومان هەیەکە هەر کەسە و قاپی کۆسکی خۆی بەڵێ بەس چەند جارێک عنی جاری وایە بەلەمدا ئەنینەوە تێئەکەینەوە تۆ ئەبێ 1-2 جار متابعی خۆت بکەی بزانی بە چەندێک تێرە خۆی ئیتر تەواوەر ئەوەنە ئەم نیوەی قاپەکەمان ئەبێ سەوزە بێ سەوزە و زەڵاتە نیوەی قاپەکەمان برنج و دانەوێڵەکان بێ برنج بێ یان نان بێر کامێکیان بێ یەکێکیان یعنی یا برنج یان نان گروپی دووەممان کە ئەبێ گۆشتەکان بێ پرۆتینەک یعنی هیسەیەمان ئەبێ گۆشتەکان بێ یان وەکو تەمپاق لە فاستۆلیا لۆبیا کە ئەتوانین لەگەڵیا بەڵێ جێگرەوەی گۆشتەکانە لەگەڵیا کە بەکارێنی ئەگەر بینەوە سەر ئەسڵی پرسیارەکەی کەوتمان ئەم نیوەی تر کە برنج بێت یان نان بێ یان ساوەر بێت کە ئەمانە قەرەخەرمان بێت ئەمانەی کە بەکارێت هەمویان تەندروستن بە مەرجێت سپی نەکرابن سپینە بن برنجی زۆر سپینە بێ بەڵێ بە تەندروستی لێ بنرێ کە ڕۆن بە جێیدا خەکە ئەوە لە لای خۆمانەڵە جا برنج بە ڕۆنی تەنەکە نەبێ و ڕۆنەکە نەسووتێنی یان پیازی تیاب سووتێنرێ و ئەبێ دووکەڵ بکە دایانەن سار دەبێتەوە ئەنجا و جاری واشەیە لەعنی لە ئەوەش خراپتر هەر بەو داخکردنەوە یەکسەر ئاوەکەشی تێەکەن کە ئەمە زەرێکی زۆر ئەگەیەنێ بە ئەو ڕۆنە کە یعنی ئەگاتە دەرەجە ئەوەی ئەکریلامی تیا دروستە بێ مادی کیمیاوی دروستە بێ کە بۆی هەیە ئەبێ بە ڕۆنەکە بە هیچ هەتا بتوانین ئەگەر بە ڕێژەیەکی طبیعی کەرەی یعنی ڕۆنی ئاژەڵی ئەتوانرێ بەکاربهێنرێ کەرە ئەتوانرێ بەکاربهێنرێ هەروەها زەیتی زەیتون باشترینە بە مەرجێک نابێ داخکرێ نابێ گەرم بکرێ هەر منجەڵەکە کە دات ناڕۆنەکەی تێکە و یەکسەر ئاوکی تێک و ئەنجابی خەسەر ئاگرەکە ئەو دەرەجە کەمەی
کە ئاوەکە کوڵاوتەوە برنجەکەی تێکەی زیان بەجەستە ناگەیەنێ، بەڵام بەڕاستی ناتەندروستترینە کە ڕۆنەکەی بۆ داخ بکرێ بسووتێنرێ، یان زۆر کەس هەیە دووگ و ئەوانش ئەهێنێ ئەیسووتێنێ تەواو ڕۆنەکەی ئەگرێ و ئەیکاتە سەتڵێکی باغەولەت سەلاجەیادایەنێ و بەکارهێنێتەوە، ئەمەش دیسان ناتەندروستە. ئەگەر دووگ لەو کاتەیە بەکار بهێنرێ ئەو کاتە بتوێنرێتەوە کەمتر زیانی هەیە وەک لەوەی کە دابنرێ، کە دانرا لەگەڵ هەوایە کارلێکەکە و تەندروست نابێت، لەبەرەوە نابێت ڕۆن بهێڵڕێتەوە. حتا ئەو ڕۆنی کە بەکاری ئەهێنی جارێک کە شتێکی تیاستورەکرێتەوە کە من پێم باشە ئەسڵەن سوور نەکرێتەوە، بە تایبەتی لە کاتی ڕەمەزانە گەدە خۆی هیلاکە بێت، یعنی بە ڕۆژ هیچی تیانی ئیسراحەتە تۆ لە پڕ ئەو زەختە زۆرە خەیتە سەریکە خواردنی سوورەکرا لە ڕەمەزانە هەوڵ بدرێ بە هیچ جۆرێک، حتا ئەگەر ئەو کەسانی کە شفتە ئەکەن یعنی ئەو شتانی کە سوورەکرێتەوە بەڵێ ئەمانە ئەتوانرێت تاوەی ئەوەی پێڵەن نەنستیک، یعنی تاوەکە پێوەی نانووسێ، ئەتوانرێت تاوەکە بخرێتە سەر ئاگرەکە گەرم ببێ وەکو گریلی پێڵەن گۆشتەکە، یعنی پارچە گۆشتەکە بخرێتە سەریە ئەو تا پارچە مریشکەکە بخرێتە سەریان هەر ئەو شفتەیە کە کردومانە بیخەیتە سەری کە ئەم دیوەی برژە هەڵی گەڕیتەوە بیخەیتە سەر دیوەکەی تری طریقەیەکی تەندروستە و ئەتوانێت لەگەڵ زەڵاتە و ئەوانەیە بخورێ و نانیش تەندروستە ئەتوانین بەکاری بێنین بە مەرجێ نانەکە سپی نەبێت، نانێکی سپی نەبێ، نانێک نەبێت سۆدەی تێکرابێ. سۆدە هەم خۆمان دکتۆرە بەداخەوە ئەوە نیانی بەڵێ نانی بازاڕ زۆر نانەوەکان سۆدەیەکی زۆری تێکەن. ئەم سۆدەیە جگە لەوەی کە ئازاری گەدەئەیە شتێکشمان هەیە ڤیتامین B1 تایە یعنی ناهێڵێ، بۆیە ئەگەر سیر بکەین ئەو شتانی کە سۆدەی تێکرێ تۆزێ زەرد هەڵەگەڕێ. ئەم زەرد هەڵگەڕانە ئەوەی نیشانەی ئەوەیە کە ڤیتامین B-یەکەی تیا نەماوە، کە ڤیتامین B1 یارمەتی کاربۆهیدراتەیە هەرس بکرێ، یعنی بەکار بهێنرێ لەلایەن لەشەوە، لەبەرەوە ئەبێ نانێک بەکاربێنرێ. مەسەڵەن نانی تیری زۆر باشە ئەتوانین کە بەکاری بێنین، نانی بۆر ئەبێ کە پەکێکی تیابێ، لەبەرەوەی ڕیشاڵەکان و کووتم یارمەتی خواردنە بۆ ئەو بەکتریانی کە لە لەشمانە هەیە. باشە زام دکتۆرە باسێکی بەداخەوە لە ئێستا خواردنی فاستفود، خواردنی خێرا زۆر بەکارێ لە لای ئێمە. بزانم ئەمە لەکوێی خواردنی ئێمەیە بێ، مەسەڵەن تا چەند مەسەڵەن لە مایەکە چەند جار ئەم خواردنە بخورێ، ئەگەر ئێمە بمانەوێت بۆ نمونە نەیخۆین ناتوانین بیخۆین، یعنی بۆ بەژەمێکی سەرەکی بۆ بەشێکی سەرەکی لەگەڵ ئێمە مەسەڵەن چەند ڕۆژ جارێ بخورێت، مەسەڵەن لە مانگەکەیە چەند جار ئەم خواردنە فاستفودە بخورێت، تا چەند گرنگە خۆی هەوڵ بدرێ فاستفود نەخورێ. فاستفودیش جۆری هەیە، مەسەڵەن کە ئێمە ئەگەر ڕۆژێک کە فریان ناکەوی بچی مەسەڵەن لە خواردنێک بخۆی لە مەطعەمەکانە برنجەیەش لە هەیە ئەمانە ئاساییە، بەڵام ئەگەر بینە سەر فاستفودەکان ئەوەی کە ئێستا لە زۆر دوکان ڕوو لە زیادکردنە وەکو هەمبەرگر و فرنج فرای ئەمەی مەسەڵەن پەتاتەی سوورکراوە، بەڕاستی ئەمانە باش نین. هەوڵ بدرێ وەکو لە سوالەکەی جەناب بدوتت ئێمە چەند جارێک بخۆین، ئەو شتێکی باش نییە. ئێمە ئەبێ هەوڵ بین نەیخۆین، کاتێکیش ئەگەر خواردمان ئەگەر مەسەڵەن ضرور بووین کە ئینمان کرد هەوڵ بدرێ، بەڕاستی پەتاتەکان باش نییە، زۆر خراپە. ئەگەر مەسەڵەن گەست و ئەوانە باشترن، یعنی ئەها ڕێژەمان هەیە بۆی کە باشترە ئەوەی کە پێشتر ئامادەکرا و دوایی بەزگەرمەکرێتەوە، زۆر جار هەیە وەکو کنتاکی و مریشکەکان، ئەمانە باش نین. ئەگەر هەر ئێمە مەجبور بووین بخورێت لە کاتێکا کە ئەبێ زۆر زۆر درەنگتر بێ، درەنگ بێ و سەوزە و زەڵاتێکی زۆری لەگەڵا بخورێ، نەک جێداخە ئێمە زۆر جارە بە تایبەتی لەلایەن مناڵەکانەوە پەتاتە سوورکراوەکە بانەکە لەگەڵ پەرداخێک بیپسیە، کە ئەمانە هەمووی بەڕاستی گەدەی مناڵەکە زۆر عەزێتەیە و تەئسیریە بێ، یعنی خواردنێکە کە ئەتوانین بڵین خواردنە بەڵام خۆراک نییە. خۆراک لەبەرەوە لەو کاتەیە ئەگەر بکرێ تۆ سەوزە و زەڵاتەیەکی زۆری لەگەڵا بخورێ، بیپسی لەگەڵا نەخورێتەوە، ئەو کاتە توانرێ مەسەڵەن ماستاو ئەگەر هەبێ هێشتا، یعنی ئەگەر ئەو کەسە حەزی لە خواردنەوەیە کردیان بە تەنیا ئاوی لەگەڵا بخورێ و تعویزی بۆ بکرێتەوە جاری تر کە بتوانرێ سەوزە زەڵاتەکان، چونکە ئەم خواردنانە ترشی گەدەش زۆر زیادەکات تۆ لە بری ئەوە ئەگەر بە سەوزەکان ترشیەکان، چونکە سەوزی لەش تف دەکات،
ئەو کاتە هاوسەنگەکەیتەوە باشترە بۆیان. دکتۆرم بیستمە ئەگەر هەڵا نەبم زانیاریکی ئەو تۆشم نیە لەسەری مەسەلەن زۆر ئەو زیانەی نییە مەسەلەن ئەگەر وەکو ژەمێک بخورێ بەڵام هەیە مەسەلەن سعاتدە ئەوانە ژەمێکی فاسفۆت ئەخوا نیوەڕۆژ ژەمێکی سەرەکی ئەخوا ئەمە چۆن ئەبینی؟ بەڵێ خۆی ئەگەر نەکرێت بە ژەمێکی ینی لاوەکی ئەگرێ بکرێت بە ژەمێکی سەرەکی باشترە ینی ئەو زیانەی نیە ئەگەر هەڵا نەبڵ خۆی تۆ ئەگەر فاستفود شەورێکی زۆری تایە خوێیەکی زۆری تایە لەبەر ئەوەیە گۆشتەکەش پرۆسس کراوە ئەگینا گۆشت یعنی تەندروستە بۆ ئینسان بیخوا بەڵام لە کاتێکا سیرەکی کە ئەم ئەیخوا ئەگەر ئیزافەتەن بە خواردنەکەی بوو یعنی مەسەلەن نیوەڕۆنانی خواردووە عسریش فاستفودێک داواکە ئەمە وای لێکە کە تۆ خواردنی ئیزافە وەرگری کە لەشت خواردنی زیادت تێکرد چێکا کۆیە کاتەوە بە تایبەتی لە هەموو یعنی بە زۆربەی تەمەنەکانە لە ورگ و لە یعنی منطقەی ناوەڕاستە کۆ بێتەوە یان ئەوەشی کە هەندێکی لە شەکرەکان مادە شەکرەکان لە ڕێگەی چەوری سیانی لە خوێنە دیسان کۆ بێتەوە کە تەسیری هەیە بۆ سەر جگەر و بۆ سەر بۆریەکانی خوێن ساڵ بە ساڵ قەڵەوترە بین بڵێ ئەم قەڵەوبوونەهی ئەوەیە کە ئێمە هەموو جەستەمان بۆ چییە بە زۆری تۆ وەکو من وەکو پار ئەم ساڵ یعنی نانەخۆم بەڵام لەشم خواردنەکان وەکو پارەرز ناکە هەموو ساڵی سەتایەک ئەوەی کە پێڵن میتابۆلیزم یعنی هەرسکردنی خواردنەکان دا ئەبەزێ لە لەشی ئێمەیە لەبەرەوە ئەبێ چی بکەین ئێمە هەموو ساڵێک یعنی بە تایبەتی ئیتر کە بەرەو تەمەنە ڕۆین ئەبێ هەندێک کەمتر بخۆین بۆیە هەمیشە حتا لە ئیسلامیشا کە دانراوە ئەڵێ گەدەت کە بە سێ بەشەوە بەشێکی بۆ خواردنەکە و بەشێک بۆ ئاو بەشێک بۆ هەوا ئەو بەشە هەوایی کە تۆ هەمیشە جێهێڵی بۆ ئەوەیە کە گەدە بە جوانی بتوانێت خواردنەکان هەرسکە چونکە بە تایبەتی لە بەتەمەنەکانە مەرجنیە ئەو چیە خوا زۆر جار هەیە تۆ ئەخۆی هەموو شتەکانە خۆی بەڵام گەدە ناتوانێت هەرسی بکە ئەگەر گەدە هەرسی کرد زۆر جار هەیە ڕیخۆڵەکان ناتوانن بیمژن لەبەرەوە فڕە ئەدرێتە دەرەوە زۆر ڕاستە زۆربەی کات مەسەلەن بەتەمەنەکانمانەڵێن ئەو شتە بخۆ باشە ئەو میوەیە بخۆیە خۆ ئەو سەوزەیە بخۆ بەڵامەڵێ ئەی خۆم بەڵام تەسیری نییە ئەو تەسیری نییە ئەوە چی بکرێ مەسەلەن بۆ ئەوانە مەسەلەن لە ڕێگەی ڤیتامینەکانەوە توان سوودیە وەرگێن لە ڕێگەی نەخێر هەر خواردنەکان بەڵام خواردنی سووک لە ژەمی کەم خواردنی سووک بخورێ زیاتر ئەتیمات بخەنە سەر سەوزەکان گۆشت مەسەلەن زیاتر بقوڵێ نەک ئەوەی کە مەسەلەن بە برژێنرێیان مەسەلەن هەتا ئەوەش یعنی هەر دیستان بە گۆشتی برژاو بۆ بینەران زۆر جار هەیە گۆشتەکە برژاوە هێشتا ناوەی بە تایبەتی لەسەر ئاگرێکی سەریع بکرێ هێشتا ناوەی خوێنەکەی پێوەیە نەکڵاو بەڵام دەرەوەی سوتاوە ئەم سوتاویش دیستان زیانێکی زۆر بە گەدەمانەگەیەنێ بە تایبەتی لە کەبابخانەکانە بەرچاومانەکەوێکە کەبابەکە سوتاوێن زۆر کەس دەیە حەزیشەکە ئەڵێ بە زۆر ببرژێ یان تەماتەکە توێکڵەکەی سوتاوە ئەبێ بە هێواشیدا بنیشرێ ئەو سوتاویانەی هەر هەمووی لێ بکرێتەوە نابێ هەر بخرێتە ناو نانەکە و یەکسەر بخورێ لە بەرەو زیانێکی زۆر بە گەدەمانەگەیەنێ کاتە خواردنی کوڵاو ئەگەر برژاویش بۆ بەتەمەنە ئەگەر برژاویش بوو ئەبێت تەنک بێ و لەسەر ئاگرێکی یاواش نەهێڵی بسووتێنرێ بەڵێ نیوەی سوتاوە نیوەی هێشتا کاڵەکە ئەمە زیانێکی زۆر بە گەدەمانەگەیەنێ باشە دکتۆر بزانام زۆر باسی سەوزەکانت کرد ماوە لێمە پێش شتێک بڵاو وێ مەسەلەن ئەها ببوو بە دەنگۆیەک مەسەلەن ئەوانەی کە زیاتر گۆشت ئەخۆن پرۆتین نەخۆن دایمە هەمیشە زەعیفترن جسمیان جوانترە مەسەلەن ئەوانەی کە سەوز و میوە زیاتر ئەخۆن مەسەلەن من خۆم یەکێکم لەوانەی کە هەمیشە زیاتر سەوز و میوە زیاتر ئەخۆم وەک لە گۆشت و لە مریشک مەسەلەن ینی وام لێیاتر بووتر نەیخۆم ینی ئایان و ئەوەی سەوز و میوە زیاتر خوا قەڵەوتر ئەبێ یاخود باش نییە بزانام سەوزەکان لەکوێیان سەوزە چۆن بخورێت چی کامانن کە زۆر باشە بخورێت لای خۆمان سەوزەت هەمیشە بە کەوەر و کەرەوز و مەسەلەن نەعناوانە تێگەیشتین سەوزەکان چەند جۆریان هەیە چۆن بخورێت ئیسفادەی هەیە خۆی هەموو جۆری سەوزەکان وەکو جەنابەت باس کرد کەوەر و کەرەوز مەعدەنووس ئەمانە زۆر سپێناغ زۆر بەسوودن بۆ لەش بەعکسەوە ئەوەی کە سەوزە زۆرە خوا قەڵەوتر نییە چونکە ئەگەر یعنی ئێمە ڕستمی گەدە بکەین ئەوەنەی کە ئەگەر چەندێک کالۆری لە سەوزەکانە چونکە کالۆریکی کەممانەیەتی وزەیەکی کەممانەیەتێ ئەوەنەی لە گەدە پڕە بێ لە سەوزە لەوانەیە کەوچکێک بێ لە ڕۆن چونکە هەر غرامێک لە ڕۆن 9 کالۆریمانەیەتێ
لە سەوزەکانە ڕیشاڵی زۆری تایە ڤیتامیناتی زۆری تایە بەڵام ئێمە ئەتوانین یعنی بەو جۆرەی کە هەندێک لە سەوزەکان بە کاڵی ئەتوانێ بخورێ بەڵام بێ بجوورێ یعنی جوینێکی باش نا هەر بخرێتە دەم و یەکسەر قوت بدرێ و لە هەندێک لە سەوزەکانیشمان هەیە بە تایبەتی بۆ ئەوانەی کە غودەیان یعنی نەخۆشیەکانی غودەی تەمەڵیان هەیە لە ئەوانەی کە مەلفوفەکانی پێڵێن ینی کەلەرم و قەرنابیت و برۆکلی و ئەوانە کە سوودێکی باشمان پێگەین باشترە کەمێک بیکوڵێنن یعنی کەمێک هینی بکەن حتا زەرد بکرێ بە شێوەیەکی کەم یا بە شێوەی هەڵم بکرێتە قاپێکەوە و لە یعنی سوزگیەک و لە منجڵێکیان خۆشحاڵانە منجڵی تایبەتوشتیش هەیە بەڵێ یان ئەشتوانرێ بخرێتە سەر ئاگرێکی هێواش و چەند دووسێ دقەیەک بە یعنی بەو ئاوەی خۆیەوەکەوە دکتۆرە بۆ مەسەرەن ئەو زووتر هەرسە بێت کەمێک ڕقن بەڵێ کەمێک ینی ڕقە هەم ناڵە مادەی کشیتایە کە بۆ خۆت دەباش نییە ئەمانە پێی ئەو مادەیە یعنی ئاساری کەمترە بێتەوە لەبەرەوە باشترە یعنی وەهای لێ بکرێ بەڵام نابێ زۆر بکوڵێنرێ لە بەروی ڕیشاڵەکانی ئەزێتمان پێنەگا ئەگەر بینە سەر ڕیشاڵەکان ئێمە دوو جۆر ڕیشاڵمان هەیە ڕیشاڵمان هەیە لە سەوزەکانە ئەوانن کە لە ئاوە توێنەوە ڕیشاڵێکمان هەیە لە دانەوێڵەکانایە ئێمە بۆ گەدەی ئێمە هەردوو جۆرەکەیمان پێویستە لەبەرەوەی ئەڵێن ئێمە لەگەڵ سەوزەکانە پێویستمان بە پاقلەمەنیەکان و هەروەها دانەوێڵەکان هەیە بە مەرجێ بە تۆکڵەکانیانەوە مثلا حتى ئێستا نیسک لە جیاتوی نیسکە پرتەقاڵێکە بکرێ نیسکەکەی کە بە تۆکڵەوەیە ماشەکان هەمویان ئەتوانرێ بکرێت و حتى ئەشتوانرێ زرد بکرێت و تێکەڵی زەڵاتەکانمان بکرێ کە تامێکی زۆر خۆشتریشی پێێن و ئاسانتریشە فاستۆلیای سوور نیسکی خەڕ ماشی سەوز ماشی ڕەش حتى ئەم ماشانە ئێستا دەمە و بەهارە ئەتوانرێ بڕوێنرێ لە ماڵەکانە هەر لە هەر قاپێکیش یعنی زۆرنا قاپێک بهێنرێت تۆزێک ماشی بخرێتە سەر یان پەڕۆیەکی لەسەردا بنرێ ماشەکەی بخرێتە سەر و پەڕۆیەکی پیا بدرێ و دووسە یعنی ڕۆژانە یەک دوو جار تەڕ بکرێت ئەمە دوایی وای لێکە چەکەرەیەکی بچووکەکە ئەم چەکەرەکردنە زۆر دەوڵەمەنە بێ بە ڤیتامینەکان ڤیتامین ئی بە تایبەتی کە بۆ گەشەی ئینسانەکان پێویستە کە ئەتوانێت دوای تێکەڵی زەڵاتە بکرێ ئەتوانێت بکرێ بە سووب و بخورێت و زۆر بەستودیشە زۆر باش دکتۆرە پێش پرۆگرام باسی شتێکمان کرد باسی شیرینیمان کرد لوقمەقازیە پەقلاوەیە بامیەیە ئەمانی کە زیاتر مەسەلەن لوقمەقازی و بامیە و لزولوبیە ئەمە ئەتر وای لێهاتوواڵەن ڕەمەزان یعنی لوقمەقازی خراپترین باسێکی ئەوم بۆ بکە بزانم زیانەکانی ئەمە چیە مەسەلەن بۆ نەخورێت ڕاست ئەوەی من شەکری زۆرتیایە مەسەلەن شیلی پێ ئاکرێت و سوور ئەکرێتەوە ئەوانە ینی بۆ زیاتر لە ڕەمەزانە مەسەلەن ئەخورێتی و بۆچی نەشخورێ لە ڕەمەزان نازانم یعنی ئەم شتە لە چیەوە هاتووە لە بەرەوەی تۆ چەند سەعاتێک بە ڕۆژ بۆ بیت و ئەو ناخۆیت و نان ناخۆی برسێتیەکەی لە بەرەوە هەستەکەی شتێکی جوانە لەسەر سفرە بەس من داوا لە بینەرانەکەم وەکو شتێکی زۆر وەکو زەهرێک سەیریان بکەن ئەمانە چەند زەرەرێکیانە یەکەم ئەگەر بینە سەر دروست یعنی ئەو مادەی کە لێی دروستە بێ ئاردەکەی ئەبێ سپی بێ ئەگەر ئاردی شیرینەمەنی ئەگەر سپی نەبێ جوان دەرناچێت کەواتە ئاردێکی سپی بێ ڕێشاڵ کە هیچ ئیسفادەیەکی تیانە لە ناو ڕۆنا سوورەکرێتەوە کە ئەو ڕۆنە داخکراوە بە هەر خۆی لە ئەسڵا ڕۆنێکی باش نییە چونکە ڕۆنی باش گرانە ئەگەر تۆ بێنی ڕۆنی کوردی بەکاربێنی یان زەیتی زەیتون بەکاربێنی بەڵێ ئەوەنە لوقمەقازی بێ 50,000 ببێ بەڵێ لەبەرەوە ڕۆنێکی خراپە دووبارە ڕۆنەکان ئەسووتێنەوە بە هەر کاتێک کە ئێمە چین سەیری ئەو شوێنانەکەین کە تێ ئافرۆشرێ ئەو ڕۆنە چۆن بە سوتاوی دوو کەڵەچێ بە ئاسمانە ئەمە هەمووی ڕۆنەکەی ئەسووتێ کەواتە ڕۆنێکی خراپ ئاردێکی خراپ لە دواییشا شەکراوێکی زۆرەکرێ بەسەریە یعنی ئەمەش دیسان تەنیا خواردنێکە نەک خۆراک و بەعکسەوە نەک یعنی خۆراک نییە جێگە لە خۆراکەکانی شەگرێ زائیدەن شەکر تووشی ئیدمان تەکات تووشی پەیوەستبوون تەکا پێوەی یعنی کاتێک کە ئەی خۆی کە هەر سەبێ یەکسەر تو حەزت لە شەکرێکی ترە ئەنسۆلینێکی زۆر خۆی لە ڕەمەزانە بەخانەکانمان ئەنسۆلین لە بەرەوەی هیچمان نەخواردووە دا ئەبەزێ کاتێک کە شەکری ئەبینێ ئەکرێتە لەشەوە زۆر حساسە بێ بۆ ئەنسۆلین لە بەرەو ئەنسۆلینێکی زۆر ئەڕژێ لە بەرەو بەپە لە خواردنەکان هەرسە بێ و یعنی خەزنە بێ بۆ لە شێوەی گلاکۆجین و دیسان تۆ برسیتە بێتەوە و ئیدمانی ژوە یعنی ئیدمانی شتەکە دیسان حەزت لێ ئەبێتەوە دوایی کە ئەم خواردنانە
تامێکی زۆرتری تایە ئیتر تۆ خواردنەکانی تری پێ ناخورێ. یعنی تۆ تاقی کەرەوە مەسەڵەن تۆ سەوزەیەک بخۆ و زلوبیایەک بخۆی مەسەڵەن شتێکی سەیرەکەی ئەو تامی زۆر خۆشترە لەبەرەوە تامە خۆشەکان کە تۆ ئەی خۆی ئیتر ئەوانی ترت لە بەرچاوەکەوێ. بەڵام کە تۆ ئەمانەت لایە لەوانەیە ئەگەر یەکێک ئەو پرسیارە بکە بڵێ من چۆن واز بێنم ئەتوانرێ هەر نەکڕێ. یعنی ئەو کاتی کە ئەچیتە بازار هەر نەیکڕی. دکتۆرە زۆر قورسە ئەوە. بەڕاستی باوەڕت هەبێ هەر فترەیەکە چۆن جگەرە خۆر ئیدمان یعنی کاتێک کە پەیوەستە بی بە شتێکەوە ناتوانانی وازی لێبێنی بەڵام وردە وردە مانی جارە بیخۆین خۆی ناتوانم بڵێم مانی چەندێک بخورێ مەسەنەن تۆ هەوڵ بە هیچ نەیکڕی ئەگەر کڕیت زۆر زۆر کەم بکڕە کە کڕیشت زۆر کەمی لێ بخۆ هەمیشە هەوڵ بە کە سەیری ئەەکەی لە جیاتیەوەی بە حەز و خۆشەویستیەوە سەیری بکەی بەڕقەوە سەیری بکە بزانە ئەمە زیان بە تۆ ئەگەیەنێ کە شتێکیش زیانی پێگەیاندم من بۆ بیخۆم. بەڕاستی ئەویش و حتا ناوساجیش کە جێدا خەلە ڕەمەزانە زۆربەی ماڵەکان هەتا بەکارهێنن بۆ پارشێو کە ئەم ئاردەس پیە لەنا ئەمڕۆنەیە سوورەکرێتەوە و دوایی بە ماستەوە ئەخورێ و چاشی لەگەڵا ئەخورێ. چی بخۆین پارشێوان ئەوەی کە باست کە زۆربەی کات مەسەر ئەڵێن با ژەمێکی سووک بخۆین مەسەرەن ناوشکێنە ناوساجی ئەمانە مەسەلەن لەگە ماست و چا بۆچی چا خراپە بە پارشێوان خۆی چاک مادەی کافاینی تایە بەیانی بە خێرایی ئەو ئەوەی کە خواردوتەتەوە بە خێرایی ئەبێ بە میز و فڕێ ئەدرێتە دەرێ ئیتر تۆ بە تینوێتی ئەمێنیتەوە ئەبێ شتێک بخۆین ئاوەکەی تیا بمێنێتەوە زوو فڕێ نەدرێتە دەرێ چونکە ئاو ئێمە چەند زۆر بخۆینەوە بە خێرایی ئەبێ بە میز و فڕێ ئەدرێتە دەرێ. بەڵام ئەو شتانەی تر کە مەسەلەن میوەکان وەکو مەسەلەن شووتی یان سەوزەکان هەموو جۆرە سەوزەکانی کە ئەی خۆی میوەکان خەینە پارشێەوە بە ڕەمەزان باشترە بۆ ئەو کەسانەی کە ئەیانەوێ وەزنداگرن باش نییە باش نییە. زیاتر باشە سەوزەکان بخۆن لەگەڵ پرۆتینەکانە کە وەکوتم ماش و یعنی پاقلەمەنیەکان و گۆشت و مریشک و ئەوانە کە بیکەن لەگەڵ سەوزەڵاتەکانە بیکەن بە زەڵاتە و چەوریشی لەگەڵا بخۆن. یعنی ئەوەی کە پێڵن شەکر و کاربۆهیدرات و ئەوانە نەخۆن بەیانیش تاقی بکەنەوە ڕۆژێک مەسەڵەن ئەو زەڵاتەی کە باسم کرد کە زەیتی زەیتونی پێ بکرێ و دوسێ پارچە مریشک یان گۆشتی تێ بکرێ و چەند نەوعێک لە زەڵاتەکان تێکەڵ بکرێ و ئەگەر تۆ ئەوە بخۆ بزانە بەیانی هەتا ئێوارەکە هیچ برسیت نابێ. بەڵام ئەگەر بێت و برنج بخۆی نانی سپی بخۆی ئەمانە بخۆی دکتۆرە قسەشەکەی عەفو لە پارشێوان ناڵێ من چێشت لێنە مەسەن چۆن بۆ ئێواران چێشت بۆ پارشێوان چێشت هەڵەیە تۆ چێشتەکە هەم خوێی تێ ئەکرێ هەم ئەگەر بە تایبەتی برنج بێت ڕۆن تا حدێک ئەگەر ڕۆنەکە تەندروست بێ زیانی نییە لە پارشێوە. بەڵێ بەس ئەوەی کە چا زۆر زیانی هەیە لەگەڵ نانی سپی هەروەها ئەگەر نانسپیەکە و ماستیش خۆی تۆزێک ترشە لە بەرەوە بەیانی هەر نەبووە بە سعادە و کەسە برسیە بێتەوە. بەڵام ئەگەر سەوزەکان بخوا سیرەکەی هەتا ئێوارە نەتینوێکی وەهایە بێت چونکە ئاوەکە ئەمێنێتەوە و لە ڕێخۆڵەیە زۆر زوو نامژرێ ئەمێنێتەوە تا ئێوارە هەستی برسێتی زۆر زۆر کەمە بێتەوە. بەڵام شتە سپیەکان و خوێ بە تایبەتی کاکرێتە خواردنەوە دیسان ئەمە ژوات لێکا کە زۆر چینوت ببێ. زۆر ڕاستە دکتۆرە بە ئەو کەسانی کە ئەیانەوێت کێشیان دابەزێنن لە ڕەمەزانە کاتێکی باشە ئەو کاتە مەسەن ڕەمەزان کاتێکی باشە بۆ کەسانی کە ئەیانەوێت کێشیان دابەزێنن؟ بەڵێ زۆر کاتێکی باشە لەبەرەوەی ئێمە وەکوتم گەدە بچووکە بێتەوە تۆ لەو کاتێک کە ڕۆژوو ئەشکێنی شتی زۆری تێمەکە کەمی تێبکە و کە بە هێواشی خۆی لە ماوەی 20 دقەیە گەدەی ئێمە هەست بە تێریەکە چەندێکی تێبکەی ئەو کاتە زۆر یعنی زوو پێت ناڵێ لەبەرەوە چەند بە هێواشی من قسەیەکم هەیە هەموو جارێکەڵێم ئاوەکانتان بخۆنەوە یعنی قۆم قۆم بیخۆ لەبەرەوەی لە پڕ گەدەت گەورە نەبێ. هەروەها خواردنەکان ئەبێ بخورێتەوە خواردن لە ناو دەما ئەممەنە بە جوانی بجووریە بۆ ئەوەی هەم ئێمە ئەمانەی ئەم شەویلگانەکانمان بە قووەت ئەبێ لە کاتێکا کە ئەجوین هەم هەرزکردن بە تایبەتی کاربۆهیدرات لە دەمەوە دەست پێکە هەم کاتێکی زۆرتریشمان ئەوێ کە ئەم خواردنە ئەجوین لە بیرمان بێگە دەماندانی نییە کاتێک ئێمە خواردنێک
یعنی ئامادە بێ بۆ هەرسکردن ئەنجابیکەینە گەدەمانەوە. هەم ئەو کاتە بۆ ڕێخۆڵەکانیش ئەگەر هەڵە نەبن ئەگەر گەدە جوان هەرسی کرد ڕێخۆڵەش بە جوانی ئەتوانێ بیمژێ، بەڵام ئەگەر لە گەدەیە هەرز نەکرا و خێرا فڕێدرایە دەرەوە ئەو کاتە ڕێخۆڵەکانیش ناتوانن. زۆر ڕاستە. دکتۆرە من شتێکی ئەو تۆم نەماوە ئەگەر خۆت شتێک باس بکەی ئەنی ئیزافێکی زیاتری بکەی زۆر سوپاس دەستە خۆش بێم ئەمڕۆ تۆمانمان دووکرد ئەگەر شتێکە بخۆ باسی کرد ئەوەڵێم یعنی لە بیرتان بێ هەمیشە گەدە پڕمەکەن لە خواردن پڕیکەن لە خۆراک، هەمیشە لە بیرتان بێت تەندروستیتان خواردن 5-6 دقەیەکە یان با بڵین 20 دقەیەکە تەواوە بێ، بەڵام تەندروستیمان هەمیشە لەگەڵمانایە. دکتۆرە چاوتم دوا پرسیاریش هەمیشە هەروەم لێ بۆ میوانەکانم ئەگەر اختصاصی تۆش نەبێ ببوورە وەرزش تا چۆن لە ڕەمەزانە بتوانین وەرزش بکەین مثلەن هیچ زیانێکی نییە؟ نەخێر ئەتوانی تۆ وەرزش بکەی، بەڵام وەرزشی زۆر نا لەبەر هەتاونا زۆر عارەق نەکەیتەوە لەبەرەوەی ئاود نەبێ. هێواش یعنی ئەوانی کە لە ناوماڵە ئەتوانرێ سترێچینەکانەوانی کە هین بکرێت وەرزش شتێکی زۆر باشە و ئەتوانرێ بکرێت. زۆر باشە. زۆر سوپاس بۆ دکتۆرە چیمە ساڵح کە بەڕێزیان مامۆستایی زاکۆن پسپۆرن لە تەندروستی کۆمەڵ و خۆراک ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە و باسمان کرد لەسەر گەدەیەکی تەندروست لە ڕەمەزاندا. دووبارە زۆر سوپاس بەخێربەی تا بەرنامەیەکی ترە شاد بن، خواتان لەگەڵ.